تۆ دەڵێ مرکزێکی تەحفیزی قورئانم دانا، مرکزێکی تەحفیزی قورئانم دانا، خەڵک بێن وەریانگرم ناو نووسیم دەکرد، منداڵە کات بۆ چێمی شاتی مە ناوی خۆم بنووسم دەرێن لێرە قورئان وشتی وا دەرێنەوە. گوتم ناویم نووسی، گوتم تو هیچ قورئانی دەزانی؟ گوتی گوتم جزئی عەمە سوورەتە، گوتی حەز دەکەی هەموو لۆ دەخینمەوە. دەخینیەوە؟ گوتی لەبەر دەرێم. لەبەر ئەتۆ؟ گوتی گوتی جزئی عەمە هەموو لەبەر. گوتی دمەوە دەبێت بکەینە مامۆستا نەک بکەینە تەڵەبە. گوتی خەم زیاتریشم لەبەرە جزئی تەبارەکە، گوتی ئەویشم هەموو لەبەرە. سوورەتی تەبارەکەش جزئەکە بە کامل هەمووی گۆ. کوڕە ئەتو دەرێ شتێکی دەزانی؟ گوتی زۆر دەزانمە من. کوڕە گوتم تەماشام کردێت تو لە قەدەر بەشنی خۆت نیت ئەتۆ. گوتی برێ چت هەیە برێ چ سوورەتێک لۆ برێم؟ گوتی سوورەتی نەحل. سوورەتی نەحل زۆرە. گوتی هەمووی لەبەر گۆ. چی دیکەت مایە؟ گوتم سوورەتی بەقەرە برێ. سوورەتی بەقەرە ئاخیرە، یعنی 24 لاپەڕە. گوتی سوورەتی بەقەرەی وەڵڵاهی لە ئەوەلی تا ئاخیری گۆ بێ ئەوە یەک کەلیمەی لۆ ڕاست کەم یان یەک کەلیمەی پێ برێم. گوتم مەجات لۆ نایە لە زێ من دانیشی تو پێویستی هەر حافظ القورئان بی. گوتی ڕێ وەڵام هەموو لەبەرە، هەموو قورئانت لەبەرە. گوتی من مرکزی لۆ بکەمەوە کاکە ئەتو لۆ مرکزەشی ناکەیەوە. گوتی زۆر مودەبم پێی، ناوەکەی نووسی. گوتم ئەتو سبەینێ برێ بابت بێتن، برێ بابت بابێتن من قسەی لەگە دەکەم. زۆر معجب دەبێەوە چ بابەکی نمونەیی بی، چی ئینسانێک بی، یعنی تەسەور مەکرد پێشی ئەوەی بابی بێتە ژۆرێ نور بێتە ژۆرە، چونکە ئەو نەوعە ئەولادە دەبی هیچ نەوعە بابەکی بی. گوتی وەڵا سبەینێ کابرایەک هات، کابرایەکی شڕ و ڕێ عەندیگە دەستی ئەو مندارێ گرت بوو، هەر زۆر عەجایب نەسیمایەکی موسڵمانانی پێوە دیار بوو. کابرایەکی شڕ کراسەشی لەولاییەکی لەولای بەلا ئەوە عەندیگە دەڕۆی و هات سەلام عەلەیکوم دەرێن لە دوو منت ناردیە؟ وەڵی ناردبووم بەس دەرێ ئەتو هەونی. گوتی ئەوە عەجیبت پێ دێ گوتی ئەم بابی ئەو کوڕەیمە. ئەتوو بابی ئەو کوڕەی؟ گوتی بەڵێ من بابیمە. لۆ پێت عەجایبە؟ کوڕە گوتم ئەری وەڵا عەجایبە، هێشتا هیچ قسەم لەگە نەکردی. ئەخە ئەو حافظ القورئانە کوڕی ئەو کابرایبی؟ وەڵی کوڕە گوتی ڕاوە پێت برم بەسە و مەچوو. ئەوە کوڕی منە بەڵام ئافرەتەکی لە پشتا 1000 پیاوی وەچی من دەینی. تێگەویستی؟ ئەوە داچی نمونەیە. گوتی هەر ئەوە نەها 3 کوڕی دیشم ئەوانش حافظ القورئانە. گوتی کچەکەم عمری 4 سارە جوزی عەمەی پێ لەبەر کردیە. ئەوە ئیشی ویە. گوتم یعنی گوتی دەزانی کۆ ماریمە؟ گوتی ببینە ماریمە سبحان الله مارە عەجایب نەخۆگەمە. گوتیتم گوتی داچیان دەرێ چێ ئەوڕۆ چەند خەتێکیانە داتێ لە قورئانێ لەبەرکە یەکەم کەس بێتن یەکسەر شیولێنان بەدریوی دەبی، کفتەیە خۆی، شفتەیە خۆی، دۆرمەیە خۆی، کەبابت دەوێت چت دەوێ ئەوە. دەیگو ئەو مندارانە مسارعەیتە لە لۆی تەشجیعیانەکە قسەی ویە. دەیگۆ هەفتەی ڕۆژێکمان هەیە دەچینە دەرێ، داچیان دەڵێ چێ ئەو جوزئەی ئەو هەفتەی دەرێتەوە جێیەکە ئەو دیاریەکە دەچینە چێندەر مەتەلەن دەچینە چ جێیەشی ئەو دیاری دەکا. دەیگو مسارعەیتان چێ زووتر تەواوەکە لۆی ئەو جێ حەزی لێ بستەوێندە. دەیگۆ ختم کەنجین قورئانی بەکامل هەمووی لەبەر دەرێنەوە، عوتڵەی سێمانجی ئەو سارهاوینێ چێوە دەچی بە کەیفی ویە ئەو دیاری دەکا. منافەسەکە لە ماریمە ڕۆژێ شیولێندرێ هەفتەی سەفەرە کرێ. دەیگۆ ئەوە لە مەعمەعەشی داناینە. دەیگۆ ئەو کوڕ و کچانە هەمووی دەنی ئەمن حەقم لە هیچ نییە، ڕاستە ما لە دوور تەماشا دەکەم مەچی عالەمە فێم عەندیگەیە ئەو ئیشانە هەمووی ئەو ئافرەتە دەیکا. هەدی گوتی ئەزۆ گوتی 1000 پیاوی وەچی من دەینی. گوتی ئەمە ڕاستە ئەوە شڕوڕم ئیشەکەم ئەو هەیە، بەس ئەویان ئەو عەجایباتەکە لەودا ئێمە ئێستا پێویستمان بەو دایکە نمونەیە هەیە. چەند دایکێکی وا هەبی منداڵەکان هەموو قورئان لەبەر، ڕاستگۆ، پاک، ڕێک و پێک، پاک و خاوێن، جوان تەماشا دەکەین چاوە جێڕی نییە، هیچی نییە، وە دەست ناکەوێگە تاک کە بێویش زۆر کەمە. ئێمە پێویستە مە دایکی نمونەیە، دەمانەوێت دایکێکە بی. ئێستا جاری وایە ئافرەتێ بڕۆ بیبینە یەک قسەی پێدەگوتر یەکسەر تەلەفۆنی دەرەینی ئەو های پێگوتم پیاوەکەم ینی ناتانی کەلیمە قسەیەک قوت داتەوە، ناتە ڕاست ماڵەکەی تێکەدا مشکلەیەک دروستەکە لەسەر 2 کەلیمە قسەی. سەبر و ئارام نمایە. یعنی دایکەکان ناتان لە بەخاتری منداڵەکانیان واللهی هەندێک حەدەث لەو وڵاتە ڕووەدا ئینسان ناتوانانی هەر باسی بکات دەربارەی ئافرەتان، یعنی ئەوەندە جەو بەرەو فەساد و خراپە ڕۆیە. بەڕێزان ئەمە دەمانەوێت چەند جەو بەرەو خراپە ڕۆی ئەوەندە ئافرەتمان هەبی نمونەیی بی ئەوها وەکو ئەو ئافرەتە 1000 پیاو بهێنێ، هەمووی بەچە بە ئەخلاقی جوان، بە ڕەوشتی جوان، بە سیفەتی جوان، بە نمونەی جوان لە ناو مجتەمەع و کۆمەلگادا
دروستی دەکا. جوانترین شت کە پیا و ئافرەت لە بینی یەکتری پێ جوان بن ئەوەی موافقە لەگەر یەکتری بکەن، دائیم تەوافق بن، ڕەئیان معارض نەبی لەگەر یەکتریدا. ئەوە تا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر پیاوێک شەوێ هەستاوە یەک قیچە پڕژاندە سەر چاوی پیاوەکەی، ئەویش هەستاوە شەو نوێژی کرد، ئەوە باشترین ئافرەتە و ڕەحمەتی خوا لەو ئافرەتە و لەو پیاوە بێ. و ئەگەر ئافرەتێک هەستاوە و تۆزە ئاوەچی بە پیاوەکەیدا کرد، ئەگەر هەستاوە و هەردووچیان هەستانەوە و شەو نوێژیان کرد، ڕەحمەتی خوا لەو پیا و ئافرەتەش بی. نەباش ئێستا پیاوم دەوێ قیچاوەچی بە پیاوەکەیدا کە خەوی لێ تێکدا، خەوی لێ تێکدای مەدەڵێ خەوی ما بە خەوی چوو ئێستاوە ئافرەتێکی ساڵحەیە بانگ دەکا لۆ شتێکی خراپ، ئێدە جوابی دەوە یا ئەو پیاوە ساڵحەی بانگی ئافرەتەکەی دەکا با هەستێویش دوور کەعات نوێژێ بکە. موافقە لە مابین یەکدا شتێکی زۆر گرنگە. ئێمە ئەو موافقەیە نییە، ئێمە زت هەیە، پێچەوانە هەیە، یعنی قسە سەپاندن هەیە، ناکرێ ئینسان هەر تەنەزولێک لە بۆ خێزانی خۆی بکە بە ئەجر حسابە. بە هەمان شێوە ئافرەتەکەش هەمان شێوازیە. بە هەان تەماشا پێغەمبەر کە صلی الله عليه وسلم کاتی ئەو ئاەتەیدا دەبەستەری من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. يعني شيء قرض لك خوا بکە. أبو دحداح قاردات خزمت پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي يا رسول الله دو بيستانم هي بمعنى في اللي يستا دفرمي يكچيان 600 داري تيدا 600 دار هر دوچيان صدقه لبو خوای تعالى هر دوچيان پیغمبر فرمي صلى الله عليه وسلم راوست هر دوچيان نا يچيان بك خير يچيان لو مالو من داله ترگرا قلت باش يا رسول الله اوي 600 داري تيدا اويان صدقه في سبيل الله هاتوا ناو بيستانكي خوي بانجي خيزانكي کرد دەڵێ منداڵەکەی هەندێک لە قەسپی لە کۆشی بوو هەندێک شی خەریک بوو لە ناو زاری دادەنێ گوتی ئومە دەڕدا ئەو بیستانەم فرۆشتیتە خوای تەعالا. دەڵێ یەکسەر قەسپەکەی ناو زاری مندارەکەشی دەرینا هی ناو کۆشی داناوە گوتی کوڕم ئەوە بابت فرۆشتیتە خوای تەعالا تەواو مادەم فرۆشە حیسەی مەتێدانم ئەمە بێگانەی نەمیوان دەورە بابچینە دەرێ بەس تەماشا ئەو ئافرەتە و دروستە بیتەوە زارەشکە. وەرە ئێستا فێر لێک نا تێگەی غورفەخانیەکی خۆت بدە یەکێک بزانم ژنەکە چت پێ دەرێ بزانم کو بەس من لۆ دروستەکە ماشە دەباوڕت بی جاری وا هەیە کابرا هەیە 4-5 خانی هەیە لەو هەولێرەی ناتوانی مسلمانێکی ملتەزیم برێ وەرە ئەو خانیە دەدەمێ بەلاژ لە ترسی ژنەکەی زراوی چوو یعنی تەماشا سەیرت پێدێ عەجایب ئەوها بێدە سەڵات بووە ئەویان ئەوها بەدە سەڵات بووە موافقە نیە لە مابەینیان با مشکلە لە